کۆمەڵی ئیسلامی کوردستان بڵین لە ڕابردوو کە ناوەکەی وابوو ئێستا کە کۆنگریان کردو و ناوەکەشیان گۆڕاوە کۆنگرێکی سەرکەوتوو بوو بۆ بۆنێەوە ویسمان ئەمڕۆ بینە خزمەتیان و سەرێکمان لێدان و پیرۆزباییمان لێکردن دیارە ئێمە وەکو مەڵبەندی ڕێخستنی کەرکووکی یەکێتی هەمیشە هێز لە یەکڕێزی ناوماڵی میلەتەکەمان و یەکڕێزی حیزبەکان ناوخۆشانە ئەبێتە سەرچاوێکی هێز بۆ ئێمەش لە کەرکووک چونکە ئێمە لێرە یەک قەزێمان هەیە قەزێکەش بەرامبەرەکەمان هەموو بە یەک چاوتەمەشامانەکە هەمومان وەکو یەک واین و بۆ یەکە گرینگە ئێمە بەردەوام ئەم زۆرە پەیوەندیانە چ لەسەر ئاستی حزب چ لەسەر ئاستی شەخص هەوڵێن پەیوەندەکانمان بەردەوام بێ سڵاو و ڕێز و پیرۆزبایش بنێرین بۆ مامۆستا عەلی باپیر و مەکتەبی سیاسی کە بە تەئکید یعنی ئەوان بوونە بەردی بناغەی مانەوە بەهێزکردنی ئەم حیزبە کە ئیشاءڵڵە ئێمە پێکەوە لێر ئەتوانین ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین. بە تەئکید جارێ ئێمە سەرەتا زۆر بەخێرهاتنیان دەکەین برادرانێکی نیشتیمانی کوردستان کە ئێمە لە ڕابردوودا خەباتیشی دوور و درێژمان هەیە بە تایبەتی لە کەرکووکە کە ئێمە هەموو جارێ وتمانە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە بەوەی کە یەکڕیزی نێوانمان بپارێتین تا بتوانێت ئەو دەستکەوتانەی کە هەمانە بەدەستی بێنینەوە و زیاتریکەین و زیاتر خزمەت بەم خەڵکەستەم دیدی خۆمان بکەین. ئێمە لە پێش کۆنگرە و پەیوەندیەمان هەبوو کۆنگرەش تەئکیدی لەوە کردەوە کە پێویستە ئەو پەیوەندیانی کە لەگەڵ ئەو حیزبانەیە هەبوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ڕابردوو کۆمەڵی دادگەری ئێستا پێویستە زیاتر پرەوی پێ بدەیت زیاتر پتەوتری بکەیت بۆی بتوانین هەمومان گەشتوینەتە ئەو قەنەعەتەی کە هەمومان پێکەوە ئەتوانین مافی گەلی کورد بەدەست بێنین بۆ پەرتەوازەییشمان نیشانەی شکاندن و بەدەستهاتنی دەستکەوتەکانمان.